هیوادارین 2019 ببێتە مایەی خۆشی و تەبایی بۆ هەموو هاوڵاتیەک بۆ هەموو کوردێک لە هەر چوار پارچەی کوردستان. هیواداری لە هەموو لایەنە سیاسەکان ناوماڵی کوردی ڕێک بێخەن، ئیتر ئەو کێشە و ئاژاوە و ناخۆشی ناوماڵی کوردی نەمێنێت. وەڵا 2018 ساڵێکی ناخۆش بوو، بێ ئیش و کار بوو، خەڵکیان بێ ئیش کرد و نەهامەتی لە وڵاتی هات. هیوادارین 2019 باش بیتن و ساڵێکی خۆش بی بە هیوای ئەو ڕۆژەیە. هیوادارم ساڵی 2019 ساڵێکی خۆش بێ، بەدری هەموو گەنجەکان بێ، ئینشاڵڵا ساڵێکی پڕ خۆشی و بەرەکەتە بی ئینشاڵڵا لەو میلەتەی. و هەروەها ساڵی 2018 بەڕاستی ساڵێکی خۆش بوو، بەڵام ئینشاڵڵا ساڵی 2019 خۆشتریشە بێ. هەر ئەم 2019 کە دێت وەکو ئەو 2018 کە ڕۆژ وەکو 16 ساڵەکانی کە ئەوەی کە ئەمێنێتەوە، ئەوەی کە لە پاشەملە و لە داهاتووە بتوانین خزمەتێکی خۆمانی پێ بکەین و بتوانین بێتە سیڤیەکی پاک و جوان و بەرز لە ژیانی خۆمانە، ئەوەیە کە بتوانین خزمەتێک بکەین، دڵی کەسێک خۆش بکەین، بتوانین زەردەخەنە بکەینە سەر لێوی هەچ کەسێ بێت لە هەر شوێنێک.